سڵاوتان لێبێت و داوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. تیوار نیوز لە ئێستاوە هۆشداری دەداتە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێران و حەشد هێرش دەکەنە سەر بارەگا و کەمپەکانیان. سەرچاوەیەکی ئەمنی باوەڕپێکراو بە تیوار نیوزی ڕاگەیاند کە سوپای پاسداران و حەشدی شعبی ئامادەکاری دەکەن بۆ هێرشکردنە سەر بنکە و بارەگا و کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو سەرچاوە ئەمنیەوەشی ئاشکرا کرد کاگەری زۆری هەیە و هێرش لە ناوەڕاستی ئەم مانگە سوپای پاسداران لە سنوورەکان بە موشک و درۆن هێرش بکەنە سەر بنکە و بارەگا و کەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە کۆیە و زڕگوێزن. ئەمە جیالەوەی بڕیاردراوە کە هێرشی دەرەوەی سنووریش وە سەرەوە بنکانە جام بدەن و هێزێکی زۆری سوپای پاسدارانیش لەسەر سنوور کۆکراونەتەوە کە مەبەستلەی ئەنجامدانی هێرشە. بەشیشی کاری سیاسی دامەزراوی میدیایی لە تیوار نیوز ڕای دەگەێنن لایەنە کوردیەکان ئامادەن لە دادگای فیدراڵی عێراق لەسەر پرسی بچووک و حیزبیانە یەکتر بشکێنن، سکاڵا لەسەر یەکتر تۆمار بکەن، بەڵام هیچ لایەنێکیان ئامادەرین لەسەر موچە و قوتی خەڵک سکاڵا لەسەر حکوومەتی عێراق تۆمار بکەن. لە ڕابردوودا لایەنە سیاسی کوردیەکان هەر یەکەی بە شێوەیەک باسی دەکرد کاولیان بۆ گێڕانەوەی موشەی فەرمانبەران داوە لە بەغداد، بەڵام ئەگەر بیانەوێت بەڕاستی ئەو کارە بکەن ئەوە دەرگای دادگای فیدراڵی عێراق لە بەردەمیاندا کراوەیە. جوڵاندنی ئەو پرسە لە تیوار نیوزەوە لە کاتێکدای حکوومەتی عێراق بۆ یەکلاکردنەوەی چەندین پرسی گرنگ بەلای بۆ دادگای فیدراڵی بردووە دژی حکوومەتی هەرێمی کوردستان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕایگەیاند خەڵکی کوردستان ملکەتی هیچ فشار و هەڕەشەیەکی ئەو لایەنانە نابێت کە دەیانەوێت عێراق بگەڕێنەوە سەردەمی دیکتاتۆری. ئەحمەد سەباغراوی ناسراو بە حەلاق دانیشتووی گەڕێکی عارفەی کەرکووکە و چەکداری میلیشیاکانی ئاسایی بە یەکێک بوو لەو کەسانەی تەقەی لە خۆپیشاندەرە کوردەکان دەکرد. ئەوڵاتیانی کورد داوا دەکەن بە زووترین کات بە سزای یاسایی خۆی بکات. بەڕێوەبەرایەتی یاسایشی گشتی سلێمانی ژمارەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند لە حاڵەتی بوونی هەر هەڕەشەیەک لەسەرتان لە ڕێی سۆشیال میدیا یان تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی بەو ژمارەیەوە بکەن. بڵاوکردنەوەی ئەو ژمارەیە لە کاتێکدایە لە پێشووتردا چەندین کەس لە کوردستان تووشی گێچەڵکردن بوون لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود سۆشیال میدیاوە. وتەبێژی حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە ڕۆژی چوارشەممە حکوومەت لەبارەی دابەشکردنی موچە بڕیار دەدات. هەروەها دابەشکردنی موچە لەو توێژانەوە دەست پێ دەکات کە موچەکانیان کەمە. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی شات.